روز باش و صبح طبعا بخير بيت وشفان وقهدار المنهجة حفتة صديب دما باي تخت الهوليرة ودس بيجا حفتية كنوية جيج روز باشه بهذي ماكو حفتية كبر خوشي وانرجي وبرهمو هما روز و دمو ساعتن خوش بجبو طبعا وكون زانن درجة هي في دم جمردم چندین بابتو مجاران شوپینند نوا روز باشه دا ام بالا دکشترین سر گرینگترین بابتین گریدای نوا جواگه و مالباته و هر وها به کوراهی و به پرزانیاری ام ددنا بحث کرن شخوشی د 24 دم جمرن در باسوی ده گلک رودا و گلک نوچه گلک تشت چه بونل سرانسر کردستان و جیهانه جی امی بالا بکشن نل سرواهن جوانا جی و کنزانن انجمنا پارلمانتوی عراقی دجبه درباره یاسای دنگدانه هر وها سرک وزیر یونانستان جی دخواست که کو کشین نوا دریه نوا راست به شواز دیپلماتیک به نچار سر کردن پاپای واتیکان جی دخواستی کوی هیا کو واکسینا کرونا بسر خلک هزار ده به دابش کردن یکمین جارو هر وها تندرستی جهانی جی پیش بینید که کو هجمار وان کسین کو به کرونا جان خواهش دست بدن و بگه 2 میلیون کسی سرانسر جیهان افتر پیش بینینه و داخوازینه و نوتینه لبلیش بلیو ناشی ما مجاره گلک گرنگ و بالکش آماده کریه کو جبو تندرستی امرو باشه هم جو که چالاکیه که جواکی جی ده هجمار کرن به مربن دا کن بشوپینه محمد عباس گنجک چالاکوان قذاب بردارشه که به ویتامین خوی تازه بگشتی یشیای خواه بگهینید مزناهی ولاتین دنیای 7 سالن بریکن جدا جدا و کسی وی گنجی کار خوی کریاتی کلبونا دگل چالاکوانین جیهانیو بوان لوینین خواهی شای خواه بگهینید نوا چندین کربندین جهانیین گنجان خلقی قضای بردارشن چالاکوانی کمالگی مدنیم زیاتر بماوای 7 ساله ل 2013 من کاری رخراوی دکم لگر رخراوکانی کمالگی مدنی سرتا بکاری خوابخشی دستم پیکرد داوی بجداری کرنا محمدی دناوا کربندین جهانی ده بریا چند روزکان لولات روسیا بویاوی شاید دناوه ده لهم بری پروژه نوینرین سات ولاتان پلیا ایکی بدز ببینید زیاتر بەشداری حوت کۆربەندی جانیم کردووە کۆتا کۆربەندی شم لە شاری ئۆرینبۆرگ بوو لە وڵاتی رووسیا مانگینۆ توانیم وەکو کوردێک بەشداری بکەم بە پرۆژەیەکی پەروەردەیی و توانیم پلەی یەکەم بەدەست بێنم سرکفتنا وی گنجی دناوا کربند سالانه روسی ده در فتک مزنیا اخستی پیشیاوی که سالات دهاتی ده او بخواه بچیت روسیای او کربند سالانه گنجان لوی ولاتی بره ببد ئەو پلەیەکەمەی کە من بەدەستمێنە بەڕاستی سودێکی زۆری بە من گەیاندووە کە وڵاتی رووسیا خۆی داوای لە من کردووە ساڵی ئایندا بتوانم کۆنفرانسێک لەن کۆربەندێک لە ڕێک بخەم کە هەموو زانکۆکانی وڵاتانی عەرەبی بەشداری تێ بکەن. محمد عباس رونجوان گنده کونه باکل قذاب بردارش کوی وکه چالاکوانک ده چند سالین بوری ده شیای به پروژه جدا جدا خواه بگهینید ناو 7 کربندین جهانیو تیدا پلین باش وکه کردک هریما کردستان به دست ببینید آری حسین کردستان 24 قذاب بردارش شخواجی و کمدیتی به هفدوره گنجک بو خورتک بو کو چالاکوان جواکا مدنیه یعنی کو سیویل ده شخواب سر قضا بردارشه ویل و داره نشته جیابری چند روزانجی بری آنلاین جبو پیشکش کردن پروژه که پروردهی بهشداری دی کربند بحرین گنجان دا کرد لولات روسیه یعنی بری آنلاینه و تیده کاری بو پلی کمی دست خوابینه ریچه گلک باش بوجره جور کنها و پیدت کاری پروژه خواجیب جیب که بریار دایجی کرد سالا به بخوا بچه ولات روسیه جبو
برێڤەبرنا کۆربەندا جیهانیە گەنجان وەکو ئەوێن کو پرۆژێن خوا پێشکەش دەکەن و کاری بوون پلێن باش بینن ئەن کو پشتگیری بدەستخۆ بینن کارن هەرن پرۆژهێن خوا جیبجی بکەن بوارێ پراکتیکیدا بێجەم بەحسە گروپەکە پایسکل سواران بکەن gelek caran em dibînin li ser cadeyên hewlêrê bi taybetî jî li ser şeqamên ku berfira bin ji bo hem ew bikarbin rehetiya xwe li ser cadeyan payskilên xwe bajon hem jî otomobîl ciwan nêzik nebin heftane çendîn şev li ser hevdû diçin dewrûbera şeqama bazneya 120 metriya hewlêrê de zîvirin herwiha hefteyê rojekê jî geştekî ji bo cihên şêwazê grûp bêguman ji bo dervey bajar encam didin û dişin cihên xweş. Em ê fîçerekê derbarê wan de bibînin geşt û gerana wê grûpê paşî li vê derê li stûdyoyê bi dirêjahî me bide behes kirin. هەفتەی جارێک جارێ پازۆژ جارە گەشتێکی دوور دەکەین ماوە درێژ گەشتەکان نزیکەی 150 کیلومتر هەتا 200 هەتا 230 کیلومتریش ڕۆیشتیان هەدەفمان تەنها بۆ خۆشی بۆ تەندروستی و بۆ ژینگە پاکی و ئامانزمان بە کەلتورکردنی پاسکی سواریە وەروها هەفتانە سێ ڕۆژ ڕاهێنانیشمان هەیە شەوانە ئەوانێک کە کێشەی قەڵەویان هەیە کێشەی خەمۆکیان هەیە بەڕاستی سوودێکی زۆر ئەمە لۆتی دەستمان پێکردووە سوودێکی زۆرمان لە پاسکی سواری بینیوە جەستەی مرۆڤ زۆر پێویستە لەلایەنی دەرونیەوە تەندروستیەوە هەم ناحی مادیەکەشی ئەگەر ئینسان کاتێککە تەندروست بوو تۆ ناحی مادیەکەش سرف ناکەی هەم لایەنی ژینگە پارێزی هەم ژنگەیەکی باشیشدا بە نیشانەی شارستانیەتە و پێویستە ئێمە هەمومان هەوڵ بدەین بە ڕاگەیاندەکانیش و بە حکومەتیش ساڵانە حکومەت پەرەی پێبدا بە فیستیڤالکردنی کلتورکردنی پاسکی سواری لە شارە بۆیی خەڵکی زیاتر بێتە نیشانەی شارستانیەت و پاسکی سواری بەرەو پێش بچێ. سەرەتا خۆی خۆدا بەتەنها بن چەند یاریزانێک بوون تەنها یاریزانەکان نادی هەموو پەرتەوازە بوو بەڵام بەهۆی کەرنتینەوە کە یەکەم جار لەگەڵ ساعد یاریزانی نادی کوێیە لەگەوی ڕۆژێک دەرچوون دواتر لە ڕێگای تۆڕە کۆمەڵاتەکانەوە چەند یاریزارێکمان ناسووە کاک شوانە و چەند یاریزانێک تر هێدێدی الحەمدوللا زیاتر پەرێسان ئەوە تقریبا نزیکەی ساڵی نیوەکە دەستم بە پاسک سواری کرد و ئەوە نزیکەی تقریبا ساڵێکە پەیوەندی بە کاک شوانی کرد کە کاپتنمانە ڕاهێنمانمان پێ دەکاتن ئیدی بەشدار بووم و تەندروستیشم زۆر باشتر بووە. بجمع نزیکتر بحثە بێ بژارە بکەن دگەل برێز شوان ئەنوەر کو بخوا سەرۆکێ گروپا پایسکل سوارên هەولێرەیە li vê derê stûdyoyê digelme bê zor bexêr wê payskilekî têne were gel xwe dewa ew katê ha qedexê hatû çûbû xelk zor payskiliyan lê dexwîrî em ji weke ew xelkê gotim dêwa payskilek bi xweman bikirîn çûyîn danekman kirî tayê ewan de bi zorî lê dexwîrî Valam işte hestim pê kir herçend barîktir bê خێراترە پایسکلۆنیە؟ بەڵێ هەتا تایەکە باریکتر بی خۆی پاسکی چەند زۆرێکی هەیە ڕۆدبایکی هەیە کە پاسکی لە ڕێگە
بەڵێ بەیانی باش بەیانی باش سلامتی سپاس بەخێر بێ سلامتی سپاس تای ئەستور زیاتر شاخەوان نییە ئی سە شەقام نییە تای ئەستورەکان مادیبوونێکی زیاتریان دێ بۆ شەقام لە بەرۆی قورسە تۆزەک تەب دەڕواتن مادیبوونێکی زیاتر دێ بەڵام ئەوانە هەر لە خۆیدا سیبا قەواتە بۆ ڕێگای دوور بۆ خێرایی زیاتر ئەوانە گونجاوترن بۆ ڕێگا چەند کیلومترێک دەڕوا لە ساعتێکدا یان دیار نییە بە پێ دیار نییە بەپێی شەقامەکان شەقام هەیە بەرز و نزمی هەیە شەقام هەیە کەش و هەواش دەور دەبینی بۆ خێرایی و بۆ ئەوانە دیار نیە مەسەلەن برین سەد دیاری بکەی دیار نییە خۆ پایسکلەکەت سواری سیارەکەت نەکردووە لە ناو سندوقت دانەنەوە هاتوویان بەرنامێ دەوام بووم پەلە هاتم بۆیە ئەم زانی بە پایسکل هاتی ناوەڵەوە بە پاسکی ناتم لەگەڵت خۆت سیارەی هینام بەڵێ لە دەوام بووم بە خێرا پەلە هاتم لە مەمەعیدەکەم ڕابگەم ڕۆژانە چەند ساعت پایسکل لێ دەخڕی هەفتەی سێ شوان ڕاهینانمان هەیە لەگەر برادران کۆ دەبینەوە شەقامی 120 جار وایە یەک خولانەوەی دەکەین بە دەوری 120 جار دوو خولان یەک خولانەوە سەعاتێک و 20 دقیقە سەعاتێک بەردەوامیان ئێستا نا بەس سەرەتا کە دەستمان پێ کرد بەرێ تۆزەکمانی دەبوون بەڵام ئێستا ئاسایی لەکرێمە لێ ڕاهاتوین لەگەری دوو خولانەوەش دەکەین بە دەوری شەقامی 120 زۆر ئاساییە بە سەعات و نیوێک خولانەوەی سەعاتێک و 20 دقیقە سەعاتێک و چارێک سەعات و 10 دقیقە ڕۆژ دەزانی تقریبا زۆر باشە ئەوە کەسێک بیاوێت تازە دەست پێ بکاتن چی بکاتن ئێوە دەستان پێ کردووە ڕۆشتن و لێ ڕاهاتون ئێستا هەیە ئەوانە ئێستا ئەمە کردیتمانە دوو گروپ گروپێکی تریشماندانەوە بۆ ئەو کەسانێک کە نوێ دێن لیاقیان بۆ نمونە زعیفە لیاقەکەی ئەوان نییە یا خێرایەکەی معدەلی نزمە گروپێکی ترماندانەوە بۆوانی کە نوێ دێن سەرەتایەکە دێن لێن دەر هەتا لیاقەشی تەواو دروست دەکەن ئەز لەگەڵ ئێمە تێکراو دەبنەوە زۆر باشە گروپەکەتان پێک هاتووە لە کچووکوریان تەنها پیاون ڕاستەکەی تا ئێستا ئافرەتمان لەگەڵ نەبووە ینی هەبوو تاک تاکە بەس ینی بەردەوام نەبووینە لە بەرەوەی بۆ ئافرەتان تۆزە کات و ئەوکانیان ڕێک ناکەوێ ئێمە ڕاهینانمان زیاتر بە شەوانە ڕێگای دوورە ئافرەتان زیاتر بە ڕۆژ مەجاریان هەیە تا ئێستا ڕێک نەکەوتو مەسەرەن ئافرەت و ئەوە هەبیتن لە گروپەکەمان باشە سوودەکانی پایسکل لێخوڕین چییە؟ سوودەکانی زۆرە یەکەمی شت نهێشتنی قەڵەوی چاورێکی باش دەتاوێنەوە کێشەی خەمۆکی ئەوانەیە کە بێزارن مەسەرەن ئێستا زۆرەک لە خەڵکی کە لیان دەپرسی کاکفران چۆنی دەنگ و باسە دەرێ بێزارم مەسەرەن دەرێ بێتاقەتم بێزارم یان قەلبیان بێتاقەتە ئەو پاسکیلە ینی وات لێ دەکاتن جەستەت پتە و بیتن لە ڕووی دەرونیشەوە دەرونێت ئاسوودە دەبی کاتێک کە پاسکی سواری دەکەی لە بەرۆیە تو ئێستا جیاوازە پاسکی سواری وەرزشی پاسکی سواری جیاواز لەگەڵ وەرزشانێکە لە هۆڵی داخراوەکان هۆڵی داخراوەکان تەنها ئەوانیش سوودیان هەیە بەڵام ئی پاسکی سواری وەکو وشگوتنی جەوگۆڕینەکە دەچی لەو شار لە ئەو شارەی لەو دەچێت قەزا و ناحەکان منزەرە سروشتەکان دەبینی چیا و ئەوانە دەبینی جیاواز ینی وەکو دەرونیش جیاواز لەگەر وەرزشەکانی کە لە هۆڵە داخراوەکانە ینی تام و چێژەش تایبەتی هەیە چ مەسوولکەیەک زیاتر بەهێز دەکا چ عەزەڵەیەک زیاتر چۆک چۆک بەڵێ چۆکی زۆر پتە دەکا بۆ چ کەسێک باش نییە بۆ هەموو کەس گونجاوە بۆ هەموو تەمەنە گونجاوە تەنها ئەوانە نەبی کە کێشەیەکیان هەیە مەسەرەن ئێستا هەیە زۆر کەس سێدرێتن فقراتم فقڕی ئەوەندە و ئەوەندە وەرگەڕە نازام چ بکەم بێم پاسکی سواری بکەم دەرێم یەکەم جا بڕۆ راپۆرتی دکتۆر بینە ئەوانەی کە کێشیان هەیە کێشەی عملیاتیان هەیە چۆکیان سوراوە لاقیان شکاوە ئەوانە من ناتانم یەکسەر بینم ڕاهێنانێ پێکەم دەبی ئەوان بچن سەردانی دکتۆر بکەن دکتۆر بۆی دیاری بکاتن بێ پاسکی سواری بکە یان نا بەس ئەوانەی کە کێشیان نییە بۆ هەموو تەمەنە گونجاوە باسیەوت کرد کە بچی جەوگۆڕی بۆ قەزاکان ئەو پێکەنیە چی بچیت بەبیراتەوە بۆ چۆن ڕۆیشت گەشتی خۆشمان کرد لەگە برادران کە سەرەتا دەستمان پێکرد هەتا مەسیف دەڕۆیشتین دوای سەبرە زیادمان کرد کرمانە شەقراوە دوای کرمانە هیرا و نازەنین دواوەی هات چوونە بێ خاڵ و چۆمان و چون و گەڕانەوە چون و گەڕانەوە بەس کۆتا گەشت چۆمان تەنها چوون لە بەرۆی گەلک دوور بوو ئامادە نەبووین بچین و بین و هەر پێشەوەی کە لە هەولێر بەڕێکەتین وا بڕیارماندا بەس بچین لەو لای بە ئۆتۆمبیل بینەوە
أوكي. بەس گەشتی ئیبێ خاڵ و ڕەوان دز و گەلی و دیانە چون و گەڕانەوە بوو هەر ئەو چار شوێنەمان پێکەوە کرد بە یەک ڕۆژ. بە چەند سەعات گەیشتن بۆ مەسیف گەشتەکە تقریبان 20 ساعتی خەیان تقریبان بەڵام وەکو کە لە بەرنامەی ستراڤا بەرنامە بەکاردینی لەگەڵ کە هەموو چەند سەعات پەیدان لێدرایە وەبزانم 10 ساعات بوو 10 ساعاتی و پەیدان لێدان بوو ئەنی کار ڕێگایەکە چون و هاتنەوە هاشتن پاسکە لێ خوین تقریبان 10 ساعات 10 ساعاتی و شەچێ هەبوو. واتان لێ نایە کە پاش چەند ساعتێک لێ خوڕین دابەزن ناتوانن لەسەر پێیان بوەستن یان ئەو قۆناغەتان تێپەڕاندووە؟ کێشەمان نابی هەر کاتێکی بینە خوارێ ئاساییە. ینی هیچ ڕاکێشانی ماسوولکەکان و ئەو شتانە پەیدا نابێت دواتر سەرەتا تۆزەك ئەو شتانە دروست دەبی مەسەرەن کە دێ خوارێ هیلاکی مادی بەس حەزەکەی دانیشی حەزەکەی سراحەت بکەی بەس ئێستا نەی کە لە پاش مانگەک مانگونی وەک دوو مانگ ڕاهێنانی بکاتن هیچ ئەو کێشانی بۆ دروست نابی بەس کە بیدایەتیش کە ڕاهێنان دەکا ناستە ڕێگای دوور تەنها شەقامی 120 دەسوورێتەوە ئەوەندێ ینی ڕێگای دووری پێ ناکەین سەرەتا چکە تۆزێک زەحمەتە یاقەی دەوێت. چۆن پارێزگاری لە ڕێژەی ئاو دەکەن لە ناو جستەدا چەند دەبی ئاوەکە بخۆن و ڕۆژەکەی دەبی چەند بێت؟ هەتا ئاوی بخۆی باشە بەڵام ئاو خواردنە ناو وەرزش دەبی کەم بی یعنی دەتوانی هەر دقەی جارێک ئاوی بخۆی بەڵام کەم ناکرێت زۆری بخۆی قورسایەتی بێختە سەر مەعیدە و ئانە کەم دەخۆین و جار وە گەشتوە هەبووە 4 لتر تا 5 لتر ئاوما خواردووە. زۆر باشە. گەشت دابەزی لەگەڵ پایسکوسواری چەند دابەزی؟ کە سەرەتا دەستم پێکرد 7 کیلۆ بووم. ئێستا 50 هەتا 60 کیلۆمە بەبێ ئەوەی ڕجیمی بکەین و بێ تەنها پاسکی هاشتن. 50 کیلۆی؟ هەتا 60 تقریبا ڕۆژی وایە خۆم دەکەشم 50 ڕۆژی 60 کیلۆمە بەری. ئایگاکشان ئەگەرە من پایسکل لێ بخڕم دەبی بە چەند کیلۆ من 56 ئێستا. ئاخر ماشەڵا تو قەڵەوی کێشەی قەڵەوی نییە ینی لەوانەیە هەر چەند کیلۆیەکی کەم دابەزی. کێشەی قەڵەوی نییە تو بەڵێ. زۆر باشە یاقەی دروست دەکەی. وتم نەکوو بم بە 20 کیلۆ 25 دێوە سەبوونیەی خۆت مەسەرەن نەک هیچ وەزن دێوە سەبوونیە خۆت بوونی خۆت چەندە ئەوەندەیە. زۆر گەشتە سەرەکیەکەتان وابزانم جادەوبانە. جادەوبانەکانمان بەڕاستی تا ئێستا حکوومەت شوێنێکی تەرخان نەکردو بۆ پاسکی سواری. ڕۆژێک تر ئەوە بزانم کەناڵی نازانم کام کەناڵ و لەبیر هات چاپێککەوتنیان کردین گوتی کێشەی جادەتان بۆ چا دەکەین. چاردەورەی پارکی سامی عەبدوڕەحمان دەتانن سایدێک هەر بەس هیچ تەکلیف ناکات تەنها سبوغی تەکلیف دەکا بۆیە سایدی یەکەم ئەتوانن دیاری بکەن بۆ پاسکی سواری تقریبان چاردەورەی پارکی سامی عەبدوڕەحمان مەودایەکەی کەمتر لە 6 کیلۆمەترە ئەگەر بۆ ڕاهێنانی پاسکی سواری ئەو جادەی تەرخان بکەن زۆر باشە. لەبەر چێ جادەیەتان دەوێت؟ ئەوێن کەش و هەواکەی خۆشە بۆیت کە ڕاهێنان دەکەی پێویست بۆ ئۆکسیزینێکی پاکە ئەوێن دەروباری زۆرە بۆ پاسکی سواری زۆر بەڵام ئۆتۆمبیل هەمیشە لەسەر ئەو خەتانە ڕدەگرنەوە ئەتوانن چارەسەرێک بۆ ئۆتۆمبیلەکان بدۆزنەوە گەراجێکی گەورە هەیە ئەتانن گەورەتری بکەن ئەنی دەکرێت ینی ئێستامە لە پایتەختی کوردستان بەڕاستی ئێستا هەولێر خۆشترین شارە لە هەموو عێراق دەکرێت جوانکاری بۆ بکەی بۆ ئەو هەولێرە وەیە بۆ پاسکی سواریش بەڕاستی دیکۆرەکەی جوان بە هەولێر دەگەینی لە ڕووی نهێشتنی قەرەبارەغی لە ڕووی ژینگە پاکی شەچی زۆر بە سوودیش ینی دەکرێت و بتانی بیکەینە کەلتور لێرکانە ئەگەر شوێنێک هەبی بۆ ڕاهێنان خەڵکانێک لێوێ کۆ ببنەوە بکتە کەلتورێک خەڵکانێک هێواران بە پەیمەجای خۆیان بێن لێوێ ڕاهێنان بکەن زۆر باشە ئێستا ئەمە 120مان دیاری کردووە بەڵام ئەوێن دەریش هەتا ڕادێک مەترسی خۆی هەر هەیە. باشە ڕاستە مەترسی خۆیە چونکو لە ناوڕاستی جادەیە شارە و بە تایبەتی ئەو جادەی کە باسیش دەکەی هاتوچۆی ئۆتۆمبیلەکان لەوێ زۆرە بە تایبەتی ئەو ڕۆژانەی کە هەینی بنیان ئۆف بنجێژن بێ شتێک بێ قەرەباڵغیەک لەوەی پەیدا دەبێتن کە بەجددی تەحمل ناکرێت بەڵام کۆتا پرسیارمەوەی لە سەبارەت بە شەقامی 150 متری هیچ داواکاریەکتان لەسەرەوەی هەیە چونکو ئەو فەراوانترە گەورەترە
بەڕاستی ئومێد ئێمە وەکو پاسکی سوارانی هەولێر بەعامەتەن ئومێدێکی زۆر گەورەمان هەیە بە شەقامی 150 هەرچەندە نازانین خەریتەکەی چۆن نییە بەڵام دڵمان پێی خۆشە کە بکرێتەوە ڕاهێنانەوەکانمان هەموو بخێنە شەقامی 150 بەڵام داواکارین لە حکوومەت هەتا بکرێ شوێنێکمان بۆ دیاری بکەن بۆ پاسکی سواران نزیکەی وەبزانم 70 کیلۆمەترە شەقامی 150 بۆ پاسکی سواران زۆر خۆش دەبی بەڵام ئەگەر بکرێن شەقامەشی خەدەمی یان خەتێک بکەن تایبەت بە پاسکی سواری زۆر باش دەبێت. لەوانەیە کێشەیە چارەسەر بکرێت و 150 مەتری زیاتر لە دەرەوەی باژارە لەوانەیە ڕێژەی ئۆکسیجنەکەش باشتر بێت. ئۆکسیجنەکە باشتر بێنی قەرەباڵغی کەشی کەمتر بی. دەست خۆش کاکشوان زۆر سپاسش بۆ وەختێتە و دەمێتە سەرکەوتوو بن وشڵا شوێنێکی باشتان بۆ دروست بکەن لە ناو جادەکانی هەولێر شوانە نوێر سەرۆکی گروپە پایسکل سوارن هەولێرێ سپاس بۆ ئامادەبووناتە بێ ڕۆژێک خۆش. ئەمڕۆ شاسەقای بە دوورە بشوپێنن. چاخەیەکی هاتیە گەل لە هەفکارن خۆش بە ژار و باژەڕۆگەن کوردستانێ ئەم ڕەوشێ بشۆپینن ڕۆژەوێ بشۆپێنن ژێزا خۆکا دەلال ئەم دەست پێتکن ئەفکارە من ئیسلامی یوسف دگەل من بێ سەرەوێ سبحێ ئیسلام ڕۆژ باش ون چاوەنە ڕەوشاوە چاوایە چه هەیە زەخۆ ڕۆژ باش ئەلحەمدولە ڕۆژ باشە گولستان هەلبەتە ڤیڤیا ڕۆژەکە خۆش بوومە هەمیاش بووە و بوو بینەرانژی زاخۆ باشە وێس بێ دەماکو ئەم لەسەر ڕێبووم بوو کاری یەک ژوان تشتێن کو بووە سەرنجامن جێ سەرنجامن و من خواستی بووە بەحەز بکەم بازارە بەفرێ بەفرفرۆشن زاخۆ لە گەلێک جیهان ji ber ku spêdehiyan kasibkar kirêkar derdkevin û qesda serkarê xwedkirin û li ser kar hemî gavan ava tazî hînik berdestê wan nakevit ew tên befrê bû xwe dibin. Demekî Gulistan pêş dibe beriya 15 bû 20 salan be ev bazar ji li Zaxo gelekî germûgor bû kareba giştî malî de nebûn
هندكي بفر قلكي بالزحمات برخل كت يعني من باش البيرة بر آشم برفهين ده بجنه هم بجنه بفره بله بر بله آشم برفت بوسرا که قلكي درش يعني خلقي حتى قالبه که بفره بر كتبه هندكي بالزحمات بو فيجا فيجا او بازار نمايا مامي حجيجه او بازار مايا انكو مامي حجيجه جوان كسانه كو صبايا بفي رنگي گلستان لسر جاده بفريج آش دينت و دينت و او خلقه كو كاسب كاره كلي كاره تيت بفريج شويت كردن داز في بسياري شوي بكم بزانم هذا بازار هون تشاويا خلقه كو وشوان دكردن تشامون خود قواتاتا أنا بدن جايبه تمام خذ إجراءات إن شاء الله. جاري بري ام چه بيجن تاقوتا من از المال نارینم خاره بیکار و نیورو بچم 10,000 دنگم حتی نانه که بو بچی که خواه پیدا کم چه نبت از لیوی کاری کم بله بله. ناماده چه بوان کسید پا بطال المال بگم خذي مامو أو كاسيت مثلا من المال بيجن مثلا هم في راتبي ببي أنا ما أم شو كداناي كي بنا لك ما حكمت الشكل بالتما شيء نابت لكن مثلا بعض كاس أسيد باقي وقت أولادي كم بيداني عمريبا بيسرت في بداتي مثلا سحاريا تقريبا ساعة شهر سحاري راتبم أشوف مقام عمل اللي ببريتين مدينة مبيري فوجانا مثلا باي 15,000 20,000 نرى بومن رزق جشد مثلا بيجم هم كدينا كم زمين من ماله اس دي خير في باراتي بكنابت هكذا كيف ذاتي مبيري هكذا مبوخا فاز قلبي ببرينا بروت 10,000 نبر مالقا لازم بتشوف 10,000 دينكم بجهدي ومدت ما بو هر مواطن كي بو هر هولاتي كي ذاك يخونه بيارات بيبا مثلا شي نابت ميزات خانبه بتولد بيارات بلا دركه بتجربه بوخا شي قلبي ببروشت بلا بخوا بچه دف جامعه کی مثلا هم عرق روزه ما 5,000 بس بخوا بدنا بچه خدا بخوا بتشك دست خوش بماما اگر هم بحث بگن او خلکی کنو که وگاوت تید بفرید کرد زیده تر الدفته کینه بهای بفرید چوانه وگاوت بچه دنیا هیم بیشول چوانه خودی ماما کسی بفرید دمت کرین نجاره حداده بنایا ابچنا جنیکت خوانده و بهای بفرید که امچی بخواش معامله قلبی فزاره که امتینی امتيني بيري مثلا حاجي جاميري بيت بخا قاربه كي بيت امتي ب 2,000 ومثلا هكا بيت بارچا قاربه ب 3,000 وكي قلتي وكي تم بدان عملي جبا راتي بنشور ما بس باتشي مروش مجبوريه قبل شويه كتر بله باش مم اگر از بحثا جبلی بهای تدی تا گفت اول دنیا بچه که هیم بیا شوله کیم بیا یعنی ادی خلق بوچی کیم بیا یعنی ادی آوات از این آوا خون دنیا هیم بیا خودی ما موجه که آبادی که مثل برینو که هندکا مثلا روزانه باید 2,000 بر ذاك تقريبا باید 500 اكيد بتن دنیا جی کاین بی وشول بخوجه نبک برینو که يعني برینو که يعني بس بيك هابيني بشتي يعني هذه كورونا هابي بس بعد شذي نا مثلا وقت كورونا وانده وقت كورونا بتكون عم حميد قاني يا بابي بس يبكي مثلا دمت حاري ماطبنا حتى بيدمي تقريبا ما بفرق بيصير بركه ما بيستفيش قلبتنا سه قلبتنا ذي يبكي بعض قلباتنا جا قلبكاتني مام گلک ممنون سپاسیات کم تا اوس پیدا تا قوت گادی انرژی گادی دامن کو اج شوله خو گلگی گرم و گرتر بکو یعنی نمونت وقت زحف بنانه تا حلال بجن چش طاما نانه کدا دست مرو ویژه ای مالا تاری باور بکا وکی گوتی وقتی مرو شوله کی بکتن اوین انه ببتن بخوت موقع يعني بلغت دي طامه قال لازم تحكتن بس با ما كذب مين به تخاو حتى نيرو والله بابا كاس شو ادينا تمن اری بار بکن درست بر فرق دستی تا خوش بود زور سپاس بله گلستان براستی دانستان مامی گلک خوش بی یعنی هزه انرژی دتم برو بی یعنی تدی او وس بس بده چاره تد و دربو وی بازار بو هند کنانه که بطام لذت وک بی گوتی کدا حلال دسته خو پیدا بکتم بو خو زارو کت خو ایدی بلا و نمونه یک بو گنجن ما اون کو که مامی گوتی حتی نیوروش جرا ام تخوي دنا وبيجن كارنين راست اسلام دستت صابن راستی خود قوت بدیه ده بهویه تندرستی که گلگ باشرت خوازن و هر بردام به وساب بهز و انرژی هر مروفك چیروک اکتده هیا لنها چیروک جی هجایی بحث کرنه چیروک وی مامی گلگ به باندور بو بالکش بوجمره گلگ سپاس شو هفکار من اسلام یوسف
جناب باشار زاخۆک و تێدگەلمە بووی بێبیا ڕۆژەکە خۆش بۆ دەخوازم هەرم بەردەوام دکن جناوە باشار و باشارەکەن کوردستانی و دوێجارژی دگەل هەفکارە من هاوشین جەمال جناوە باشار سلێمانی هەروەکۆم گوتی دیگەلمە بێ هاوشین ڕۆژ باش هێویتکەم هونجی باش بن ڕەوشەناو باشار سلێمانیە باش بە کەرەمکە بەڵێ بەیانیتان باش هاوشێوی شار و شارۆچکەکانی دیکەی هەرێمی کوردستان هاوڵاتیانی پارێزگای سلێمانیش ئەمڕۆ دەستپێکی ڕۆژێکی نوێیانە خۆیان ئامادە دەکەن بۆ بەسەربردننی ڕۆژێکی نوێ و هەروەها دەستپێکردنی کار و چالاکیەکانی ڕۆژانەی هاوڵاتیان چێ لە دەستپێکردنەوەی کار و چالاکیەکان و کارە ڕۆشنبیریەکان لە پارێزگای سلێمانی کەماوەیەک بوو بە هۆی ڕێکارە تەندروستیەکان چالاکیە ڕۆشنبیری و سیاسی و کۆمەڵایەتی و ئابووری وەرزشەکان وەستا بوون بەڵام ئێستا ڕۆژانە هێدی چالاکیەکان بە تایبەت پاش نیوەڕوان بە لە بەرچاوگرتنی ڕێکار و ڕێنمایە تەندروستیەکان دەست پێ دەکەنەوە هەر لەسەر ئەو بنەمایە ئەمڕۆ لە پارێزگای سلێمانی چەند چالاکیەک بەڕێوە دەچێت کە یەکێک لەوانە کاتژمێر 4 زانکۆی ئەمریکی لە پارێزگای سلێمانی نۆهێمین ئاهەنگی دەرچوونی بۆ خوێندکارانی ساڵی 2020 ساز دەکات کە ئەم ئاهەنگەش دەچێتە چوارچێوەی ئەوەی کە ساڵانە زانکۆکان ئاهەنگی دەرچوون بۆ خوێندکارانیان ساز دەکەن ئەم ئاهەنگە لە زانکۆی ئەمریکی بەڕێوە دەچێت پاشان ڕێکخراوی شار بۆ گەشەپێدانی مرۆیی بە ناونیشانی ڕەنگەکانی سەرەتای پاییز پێشانگایەکی هاوبەشی شێوەکاری بۆ بەشێک لە هونەرمەندان و شێوەکارانی شاری سلێمانی دەکاتەوە کام پێشانگای ئەمڕۆ کاتژمێر 4 لە هۆڵی ئەمنە سوورەکە ئەمڕۆ سبەینێ بەردەوام دەبێت هاوکات بانگێژنامەیەک ئاراستی سەررجەم هاوڵاتیان و هەروەها میدیاکاران و ڕۆشنبیران کراوە لەژێر ناونیشانی پێشانگای شێوەکاری کەهرەمانە باڵوێزی داهێنان و جوانی کە ڕێکخراوی هونەری کەهرەمان ڕێکی دەخات ئەمیش کاتژمێر 4 عەسیری ئەمڕۆ ئەویش هەر لە هۆڵی مۆزەخانەی نیشتیمانی ئەمنە سوورەکە بەڕێوە دەچێت بەڕێوەچوونی ئەم چالاکیانە وەکو باسم کرد دەچێتەوە چوارچێوەی ئەوەی کە ماوەیەکی زۆرە لە پایتەختی ڕۆشنبیری چالاکی ڕۆشنبیری و سیاسی و ئابووری و کۆمەڵایەتیەکان وەستا بوون بەڵام ئێستا هێواش دەچنەوە سەر ڕێچکەی ئاسایی خۆیان و هەروەها لە نێو چالاکیە کۆمەڵایەتی و سیاسی و ئابووری ڕۆشنبیریەکانیشدا بە تایبەت ئەو کەسانی کە هەڵدەسن بە سازدانی ئەو چالاکیانە بەردەوام داوا لە ئامادەبووان دەکەن کە ڕێکار و ڕێنمایە تەندروستیەکان هەر لە بەستنی ماسک و دوورکەوتنەوە لە یەکتر و نزیک نبوونەوە لە یەک چالاکیەکان بەڕێوە دەچێت ئەمە بەگشتی کۆی زانیاریەکان بوو سەبارەت بە چالاکیەکانی ئەمڕۆی پارێزگای سلێمانی گەلێک سپاسش بۆ تا هەفکارە من هاوژین ژنەوە باشارێ سلێمانیەش بۆ vê şopandina tevahiya zanyariyan derbarê Rojava Bajarê Slêmaniyê bêhêviya rojeka xweş bû we dixwazim vê cembên balê bikişînin li ser bawetek gelek xweş balkêş xwe di demê balonan de navçeya Kappadokiya bi navçeya here giringa geştiyarî tê hejmarkirin û bi bajarê hildanan ku bilendkirina balonan tê binavkirin. Ev jî bûye sedemaweyekê ku rojane bi sedan geştiyar serdana ew navçeyê bikin piştî ku ji ber rêkarên berengarbûna koronayê hemû cihên geştiyarî hatbûne girtin niha cîbcîkirina rênmayên xweparêziyê çalakiya hildanan ku berzkirin û hildana balonan di nava asmanên Kappadokiyayê de dest pê kirine û geştiyar jî niha behsa wekê dikin ku çawa tên demên xweş li wê derê û li ezmanan derbas dikin. ناوچەی کەپەدۆکیا جگەلەوەی بە یەکێک لە شوێنە گەشتیاریە بەناوبانگەکانی تورکیادا دەنرێت هاوکات بە ناوچەی باڵۆنەکان ناسراوە ئێستا بە گرتنەبەری ڕێکارەکانی خۆپارێزی لە ڤایرۆسی کۆڕۆنا و ڕەچاوکردنی دووری نێوان گەشتیاران چالاکیەکانی هەڵدانی باڵۆنەکان دەستی پێکردوتەوە ئەوەش دیمەنێکی جوانی بە ئاسمانی ناوچەکە بەخشیوە و گەشتیارانیش خۆشحاڵی خۆیان دەردەبڕن. زۆر خۆشحاڵین کە چالاکیەکانی هەڵدانی باڵۆن دەستی پێکردوتەوە بەڕاستی چێژبەخشە لەگەڵ ئەوەش کەمێک مەترسیدارە ماوەیەکی زۆر بوو بەهۆی ڤایرۆسی کۆرۆنا و ڕێکارەکانی بەرەنگاربوونەوەی ئەو پەتایە لەو چالاکیانە بێبەش بووین.
هەرچەندە گەشتیاران دەستە دەستە و پۆل دەستنە شوێنی هەڵدانی باڵۆنەکان بەڵام دەبێت ڕەچاوی دووری نێوانیان بکەن دوای ئەوەی دەستەکانیان بە مادەی پاکەرەوە پاک دەکەنەوە دەستە ناو باڵۆنەکان و بۆ چەند ساتێک بە ئاسمانەوە دەبن لە بەرزایی چەندین متر لەسەر ئاستی دەریاوە وێنەی ناوچەکە و باڵۆنەکان دەچرکێنن. Yani şöyle söyleyeyim, kışın لەگەڵ هاوڕێکانم هاتووم بۆ ئێرە ماوەیەکی زۆر بوو بەهۆی کۆرۆنا نەمان دەتوانی گەشتی ئاسمانی بە ڕێگەی باڵۆنەکانەوە بکەین خۆشبەختانە ئێستا دەتوانین ئەوە بکەین هەستێکی خۆشە کاتێک لەگەڵ هاوڕێکانت لە ئاسمانەوە وێنە دەگری و چێژ لەو ساتە وەردەگریت بێگومان چێژ بەخشە. کەپۆدۆکیا دەکەوێتە پارێزگای نەوشەهیری ناوەڕاستی تورکیا کە بە یەکێک لە ناوەندە گرنگەکانی گەشتیاری نەک لە تورکیا بەڵکو لە سەراستی جیهاندا دەدرێت بۆ پێی ڕۆژانە ژمارەیەکی زۆر گەشتیار سەردانی ئەو ناوچەیە دەکات ئێستا لەگەڵ دەستپێکردنەوەی چالاکیەکانی تایبەت بە هەڵدانی باڵۆن گەشتیاران زیاتر لە جاران سەردانی کەپۆدۆکیا دەکەن چونکە دەمێک بوو بەهۆی کۆرۆنا لەو چالاکیە بێبەش بوون. ساڵانەش بۆ هەیەمە 2 یان 3 هەفتەیان ڕێو ڕسمێک ببوونەیە ببوونەیەکە تایبەت لە چێشخانەیەکە لە بروکس لە پایتەختە وڵاتی بەلجیکای ئەنجامدان تێدا ئامادەوابووان بە بەشداربوویە بێ چالاکێت دبەرزیە 5 متری سەرزەوی نانێ خوات خۆنوێجی هەر بەشداربوویەکژی 5 جۆر خواردنان تاقی دکە دەما کودی چەلوێ بەرزاهیەت خوا ئامادەبووجی بەحساوەیەکێتکن کوچاوە خۆشیە دامێژ دۆردەگرن دەما کو خواردنا خۆ دەخۆن و دیدیتنەوەوان دیمەنن دەور و دۆرا خۆدا دوێ بەرزاهیە دەوێت کامجی ببینن. فستیڤاڵی نان خواردن لە ئاسمان حوتەمین جارە ساز دەکرێت هەموو ساڵێک بۆ ماوەی 2 یان 3 هەفتە ڕێوڕسمێک بە بۆنەی چێشخانە و خواردنی ناوخۆیی ئەنجام دەدەین چێشتێنەرەکان لە ناوەڕاستی ستەیش خواردن ئامادە دەکەن 32 کورسی میوانمان هەیە و ئەم ساڵ لە بەرزی 50 مەتر نان دەخۆن و چێش دەبیتن لە سەرنجڕاکێشترین و جوانترین دیمەنی شار هەر کەسێک 5 جۆری خواردن تاقی دەکاتەوە لەلایەن شێفەکان بۆیان ئامادەکراوە. 5 courses menu prepared by the chef in person. سەرنجڕاکێش بوو تەنیا سەرسوڕهێنەرە کاتێک نانەخۆی لە ئاسمان نان خواردن لە شوێنێکی زۆر بەرز بەڕاستی زۆر خۆشە و هەموو خواردنێکیش لەم شوێنەدا هەیە بەڕاستی بەچێژە سەرنجڕاکێشە چونکە لەسەرەوە دەلەرێتەوە و دیمەنی جوان و کەش و هەوای زۆر گونجاو و خواردنەکانیشان زۆر خۆشن. هناك كاس ترصاهيوان جهن بلند هيا وهنجي نورمال الجمود خازن هرشتي تيست بكن تعقيب بكن فيجن هاجي تمويك هاتيا كوم نرخي درافن بياني ونرخي زر انا بازار هرما كورسان دك شوبينن و كونزانجي دشان روجن در باس بيتا خزير گلكي ارسان بو باشه دوجه $100 امریکی که 823,100 دینار عراقی 100 یورو 144,000 100 پوند بریتانی 156,000 100 لیره ترکی 16,000
100,000 تومان إيرانيجي 4650 مسقالك زر عيار 24 366,000 دينار عراقي 21 جي 315,000 دينار عراقي قالك داكت يعني جرى هري زيادة کو بلند ما بو 335,000 ابو نهاق هاي 315,000 مسقالك زر عيار 18 375,000 دينار عراقية مسقالك زر شخط كي 5 غرام نهاجي هجمارة جزدة جبال خانة وأوفيس وجهن تايبت بفروشنا جلوبرجن خانمان للندن پایتخت بریتانیا برنگن جواز اروها بجن جبو زارو کان جی دماکودشن دیزاین جوارتين چیکرن افجی گلکی بالا خلک جوار کشاندیا و تبتی و کسین کو سردانوات کرن و الگوری راپرسی که جی هفلاتین کو پیشوازیج به جورا دیزاینان دکن و هروها آرزوی اوی که دکن کو اوجی بدست و بینن هجماروان زیده تره ئەم شەمەندەفەرە بچووکە وەک ئەوەی لە ژووری منداڵێکدا دروست کرابێت و بخولێتەوە جیاواز لەوە لەناو هۆڵی کۆبوونەوەی نووسینگەیەکدا دەخولێتەوە و بەڕنگ و دیزاینی تایبەت دروست کراوە. لە دیزاینێکی نوێدا لە لەندەنی پایتەختی بەریتانیا بەکاری جیاواز و ناوازە ئۆفیس و شوێنە تایبەتەکانی تایبەت بە فرۆشتنی کەلوپەلی خانمان و جلوبەرێک چەندین نووسینگە و باڵەخانەی تایبەت بنیاد نراون و سەرنجی سەردانی کاران و گەشتیارانی ڕاکێشاوە. بەکارهێنانی ڕەنگی گەش و شێوەی منداڵانە بووەتە جۆرێک لە ئیلهام بەخشین و ئاسوودەبوون بە مەبەستی گەڕانەوە بۆ یادەوەری منداڵی و چێژوەرگرتن لەو کاتانە. ئێمە شەمەندەفەرێکمان هەیە کە بە دەوری مێزەکە دەسۆڕێتەوە و زۆر خۆشە. ژوورێکی لێگۆشمان هەیە. ژوورێکی باڵۆنی هەوایی گەرممان هەیە. لەژێر تێمی دەریاکەدا لەگەڵ کەشتیە دەریایەکەدا کە تایبەتمەندی خۆی هەیە. جگەلەوە ژوورێکی بۆشایی ئاسمانیشی تێدایە. لە سەردەمی کۆڕۆنادام بیرۆکەیەمان بۆ هات و دروستمان کرد. چونکەم شێوازە سەرنجڕاکێشن تا هەست بە بێزاری و دڵڕاوکێ نەکەین. باڵەخانەی ئیلهام بەخشی دڵخۆشی یەکێکە لە 12 باڵەخانەکەی بۆشایی ئۆفیس لە شارۆچکەکانی بەریتانیا کە حوتیان لە لەندەن و هەمویان بابەتی جیاواز و دیزاینی نامۆیان بۆ کراوە. خاوەنی یەکێک لە باڵەخانەکان دەڵێت ڕاپرسیمان لەگەڵ خەڵک کردووە کاتێک سەردانی ئێرە دەکەن زۆریان پێخۆشە. زۆربەی ڕاپرسی لە خەڵکمان کردووە دێن و دەڵێن زۆر سەرنج ڕاکێشە کاتێک لەبەر کۆڤید-19 نازانین بۆ کوێ بڕۆین دێنە ئێرە و بە کاتێکی خۆشمان دەبێت نەک تەنیا دەمانگەڕێنێتەوە تەمەنی 10-15 ساڵی بەڵکو حەز دەکەین زیاترش بمێنینەوە چونکە پێویستمان بەو شێوازەیە ئەوەش بۆ ئێمە جێگەی خۆشحاڵیە. کاتێک کارێکی بازرگانی ئەنجام دەدرێت و شوێنێکی تایبەتی بۆ دیاری دەکرێت خەرجکردنی ئەو پرەپارەی بۆ دیزاین و بنیادنانی شوێنەکە دەکرێت بازرگانان بە بەشێک لە ڕێکلام و ڕاکێشانی کڕیارانی دادەنێن و هاوکات پێیان وایە کە هۆکارێکە بۆ دۆزینەوەی کاری باشتر و ناوازەتر. بەحسا دیمەنە گەلک باڵکێش بکەن ئەوژی گەرەکە ماسیانە دەریاچەیە ماسیان لە سینۆرە پارێزگا ئەجر و ئاگری لێ باکوورێ کوردستانی گەلک باڵکێشە ئەو دیمەنن خۆشێکێن و دەردکەون دناوا بێناوخێدە وها دکە کومڕۆ بچە تەنێش بۆ خۆر مێزێنێکەش و هاواژی و ئاواوێژی گەلێکی ساسکارە ji بۆ ینی بووە سەدەما و چەندین جۆرن ماسی دناوا وێ دەریایەچێدا ببینە دیتن و هەروەها دابینکردن و ببەوە کە مالێکێش بۆ ماسیان هاتونوشون و تەفگەرە ماسییانژی دناوا ئاوا دەریایەدا دێ دیتنج بەرکواوەکە گەلک زەلالە و گەلێکیژی مرۆڤ ئارام دکە و تامەکە خۆی تایبەت هەیە. دەریاچەیە ماسی لە ئاگریە باکوورە کوردستانە 2241 متر لەسەر ئاستێ ڕوێ دەریایەوە بلندە هەروەها خۆزە و ژینگەیەکە وەیە گەلک تایبەت هەیەوە کۆندبینن دناوا دیمەناندا. لآلية دن شخوا هديدي وكونزالم كتنا ورزي بايزة دو باشي سستان بي قلق خلق كثير لوي كتكن كو فكر لوي كتكن دمان زستاني باران دباري چاكت كي بگرنا سرخوا چتركي راكن سيوانكي
یان جی زو اتومبیلن خو بخن دا کو نوای گرم بوجه سدمن درنگ پیکتنا اتومبیلان یه بشه هری زده اولاتیان دمکه دا کو دخوازن اتومبیلن خو بخن به تبتی جی بیان صبحان و دورز سرمایه داشی گلکن که شیوان گلکن جبرکو درنگ پیت کبن و ها بویا کو هر دمکو تو شیوه که شیوه به ویجا گلک دره هنه حتی کو اویک به چهار سر کردن او جی دوی کتزانوی چقاس کل سرپاتری اتومبیل هیا اگر زده به دوی تبگهریم پاکش که هر وها داخوران و خرابون سلف یان گرفت دو توپ سویچ ده و کوجرد بیشن لوازبونا فیول پامپ یان جی بونا کشه که دفلتر وانزینه ده بخو فیول پامپا اروها گیرانیان کو سکناندن و خرابونه نزلکان جبر بنزینا خراب افهنک گوتنن تایبت با اتومبیلان تدهانه بجا بکرانینا رون آنکو زیتا گران و نگونجاو تایبت دورز سرمایه ده او جوهات که اتومبیل درنگ بکوه اروها تکچون یانجی ذکرنا هوای زده جبو نا دکشن جرد بیجن پسپورن شارزاد دوباره شنوارنده صدما و هروها پشتیبانی کارن پیوست جبو نوجان کرنا موزخانه بیروت دکن نهاخو حاضرت کن جبوه که کوش برتقینا او پایتخت ولات لبنانه و کودبند داوی باجاری دچه و بندوایده زیانه که زیده پیگشت بو روی برای دزگه ها هفت پیمانی نف دولتی جبو پراسنا شنوارند بجه 5 میلیارد دلار جبو نوجان کرنا موزخانه بیروت حتما ترخان کرن هروها حتی کوزیانه به موزخانه جناب بن و همو هولن خوشی جبو نوجان کرنه دادن شارەزا و پسپۆرە ناودەوڵەتی پێشبینی دەکەن گۆڤەگەڕاندنە چاندا کەڤنار و مێژویی و بینەسازیە بەیروتێ گۆبسەدەما تەقینا مەزەنیا دەچارێ مەهادەرباس بوویدا تێکچوویە وش بۆی نوژێنکردنەوەی پێویستیاوان بسەدان میلیارد دۆلاران هەیە ئەو شارەزا ئاماژە دکەن ئەگەر بە ئاوایەکی بلەس مۆزەخانەیەن باژار نەیە نوژێنکردن وێ بهاتنە وەرزێ زستانی خەرجیان نوژێنکردنە ئەوان زێدەتر ببە. ئەمە پشتیوانیە کاروبارم پێویست بکەن ji بۆ دووبارە ئاواکردنە ئاواهیە وەکە نمونە جام و پەنجەرە و ئاسانسۆرن وێ bi sedema teqîna bendera Beyrûtê ziyan gihaya wan ji ber vê yekê em ê nûjen bikin û alîkariya wê bikin. رێخستنên navdewletiyên grûpên mozexaneyên kevnar bi milyonan دۆلار دابینکردنە ji بۆی nûjenkirina destpêkê û rêgirtin li ber herfandina çend mozexaneyan di heftî û mehên bêde. Elgorê şarezayên navdewletî wê rexistina wan bi 5 milyon dolaran wê alîkariya nûjenkirina mozexaneyan bike bi gotina wan, mozexaneya sersex ku hejmarek ji tablo û karên nû û hevçerxan li xwe digire, ziyaneke mezin ji ber teqîna Beyrûtê gihayê de. پشتی تقینê me yekser tîmek şan de mozexaneyê da ziyanên ku pêk ketîne bibîne. Em niha li mozexaneya nîştîmanî ne ku ziyangeha jêrxana wê. Pencerên li pişt min şikestîne û asansor jî kar nake. Mozexaneya serseq ji wan mozexaneyan ku ziyaneke mezin pêk hetiye. Lê mozexaneya hunerî yanû tenê hin tişt jê wêran bûne. Me peywendî bi mozexaneyên din jî kir ku ziyan gihiştiye û em ê hewl bidin alîkariya wan jî bikin. Di teqîna bendera Beyrûtê paytexta Lubnanê nêzîkî 200 kesan hatin kuştin û 6500 kes jî birîndar bûn û milyarên dolaran jî ziyan gihaye Lubnanê û nêzîkî 250,000 kes jî bêmal û xanîman e. Rotî Hesan, Kurdistan 24. Vecem behsa rengên cilûbergan bikin bi taybetî ew ên ku gelek bandora wan ser derûna mirov heye û çawa mirov xwe aram bike biriya rengê cilûbergên xweş xwe jî hinek dibêjin bi heman şewaz ku werziş xwarin dil û derûn aram dikin ew carek wî tu dixwaze bijî lêbelê bi taybetî ji bo xaniman jî ji ber ku li berkirina cilûbergên renga û reng û bi rengên diyarîkirî
gelek nîşaneyên wan heye. Bon mûne rengê zer hestên te diguhere û di li rawkê jî kêm dike. Rengê kesk şêwazekî xweşik bi ceste dibexşe û her wiha şara derûnî jî kêm dike. Rengê şîn baweriyê mitmaniyê zêdetir dide wan kesan û cem wan jî dirûst dike. Her demekê ku te hest bi ne aramiyê kir, rengê mor li ber bike ku em jê dibêjin xemrî ez bawer dikim zêdetir li alî me. Ji ber ku ev reng wizeyekê bi mirov dide. Her rengê pirteqalî jî temamiya hestên nexweş ji dibe ber bi navçûnê û nahêle ku hestê nexweş li cem mirov bimîne. به ویایم گهنه داوی پروگرام خواهی روز هیوید که ما تواهی زنیاری و بابتن که ما بفدور شو پاندی به سود بینج و تبان را شخد روشن بدهجی ما چندی بابتون جار آمده کرنا کنگی و نزاندن دمجمر هفته صبح بدوام پایی تخته و نزانبن جناوا روش باشه لی حتی بگاوه دمین نوا خیر و خوشید و خاطره و